وەختتان وەخێر دووبارە. سریەک اتفاقات پێش هات و سریەک کامنت نووسریان هەر بۆ خاتریەوەی کە یارانە ڕاپەڕین شتبانەکەن و بۆ خاتریەوەی کە زیاتر مەوزوعەکە مشەخەس بێت و من مەجبورم کە تەوزیحاتێکی ئضافە بدەم. کەسانێک کە مەسبوقە بە سابقە نیەن و ئێمە ناناسن و ساختارە فکریە ئێمە نازانن، ئیمکانی هەست لە پڕێک و کەدا ئەوەزن تێ قوڵتێن و ئشتبا مەسائل ئەخوێننەوە. تەماشا بکەن ئێمە وەکو ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ئیعلاممان کرد کە کوردیەت وەکو مەتنە ئینقلابی و فەلسەفەی زیندگی موجود نەبوو تا زمانێک کە ئێمە سعیمان نەکرد ئەم ڕەوایەتە نەقڵکەین و دروستیکەین. کە ئەم خەلەئە موجود بوو هەڵسوکەوتە عیدەیەک لەگرا معانیە مختلف ئەدا. مثالێک بدەم، ئەمەی کە ئێوە ئیسرار بکەن شێخ سەعیدە پیران بکەن بە قەهرەمانە کوردبازی، ئەمە کارێکی ئەحمەقانە هەست، چون شێخ سەعیدە پیران ئەوجار یەخەی ئەگیرێت. ئەمەی کە تۆ بێبێژی کەسایەتی هایە لە کوردستانە خەڵک لە پشتیان بووگە. تماشاکەن هاوکاریکردنە تەکە ساواکە شا بۆ خراوە لە منزەرە کێ خراوە؟ تەکە ڕژیمە شاهە ئێران هاوکاریکردن لە چ ڕوانگەیەک و لە کامە کانتێکستۆ خرابە؟ لە کانتێکستی کوردایەتی. ئەمەی کە تۆ بێژیت ئێمە یەک ملەت و ئومەتێکی کوردیمان هەست کە ئەم سەرزەمینە تەوەسۆتە کۆرپەریشنی داگیر کردیاگە، تۆ لە منسەرە ئینسان و کوردیوە هاوکاریکردنە تەکە ئەم تەعاونی های ماڵیە بە خیانەت ئەزانی بە کوردیەت. لەم کانتێکستە ئەو جار هاوکاریکردنە تەکە ساواک ڕژیمە شاه، ڕژیمە بەعسە عێراق، دەوڵەتە تورکیە ئەچێتە خانەی خیانەتە ملیوە بۆ ئینسانە کوردی. ئەگەر قوبحە ئەمە تێگەیوین ئەو جار هەر کەسێک و هەر چهرەیەک لەم کوردەوارە تەکە هەر کۆرپۆرێشنێکە هاوکاری کردوێت لە منزەرە ملی خائنە. ئایا خۆی ئشرافی بەم خیانەتە بووگە؟ ئەمە داستانێکی ترە. ئەگەر پەیڕەوانە ئەم کەسە بێن ئیدعا بکەن کە ئەم شەخصە ئینسانێکی گەورەی کورد بووگە و ڕەهبەرە ملەتە کورد بووگە، چ ئایینی چ ملی، ئەو جار مەجبورە ئەم ڕەهبەرە ملیە ئایینیە جواو باتەوە. مثال، ئێمە تەکە هیچ تەریقەتێکی ئیسلامی و تەکە دینە هیچ کەسێکا مشکڵێکمان نییە. تەریقەتە نەقشبەندیەش لە کوردستانە بە نسبەتە قادریە تەریقەتێکی خدمەتگوزار ئەزانین لە بڕێ بەشە. ئۆکەی، بەڵام ئەگەر عیدەیەک بێن بێژن مەلاکان و موفتیەکان و شێخەکان ڕەهبەرانە ملەتە کورد بووگن، ئەو جار هەر بەو ئەمبڕە ئەگیرێن، چون ئەبن بە خائنینە بە ملەتە کورد و بە ئومەتە کوردی. بۆ چون تەک ئەمانە دانە بەدانەیان هاوکاریان کردە تەکە حکوومەتایە مەرکەزیە ئەم کۆرپۆرێشنانە و ئەم کوردەوارە تیکە تیکە کریاکە. بەڵام ئەگەر تۆ بێژیت کە مەسەڵەن شێخ عوسمانە سەلاجدینی سەر تەریقەتە نەقشبەندیە، دارایە مەقامە مەعنەوی ڕۆحانیە تەریقەتی ئیسلامیە و خۆشەویستە مەردم و پەیڕەوانێتی ئەمش قبوڵیەکەین و ئێژین واسە و ئێژین تەکایای هەست، بالئەخەرە مەردم ئەچێتە لای نزوراتی بۆ ئەوە یادی ئەکاتۆ بەخێر، ئەمە کاملەن دروستە. بەڵام لە کنار ئەمە شێخ عوسمانە سەلاجدینی تەکە ڕژیمە شاه هاوکاری کردگە، تەکە دەوڵەتە عێراق هاوکاری کردگە، تەکە دەوڵەت تورکیا هاوکاری کردگە، بەڵام بە تایبەتی تەکە دەوڵەتە ئێران. پس تۆ ناتوانی بە شێخ عوسمانە سەلاجدینی بەرچەسپی ڕەهبەریکی ملیە کوردی بدەی، وەلێ ڕەهبەری تەریقەتێکی ئیسلامیە
ودين وحكومة تكي يكتريا ممزوجن ولا قال يكتريا كارك آية الشيخ عثمان السراجديني ايتوانيم قدرتي خويا لجيجي كتر باشتر خرجكا وتشخيص خويسي وتشخيص خوي بوكا وبيرواني وخانداني بلام یەکێک نووساگێسی سەنەدە ئێوە چییە؟ ئێمە وتمان تەمامە ئەم مفتیانە ساواکی بووگن و لەگەڵ شا بووگن. مەقاماتە لەشکەری و کشوەری چووگەسە ماڵیان، ڕەفت و ئامەدیان بووگە، داوەت کریاگەن بۆ مەراسمە تاجگوزاری، داوەت کریاگەن بۆ جەشنهای مختلف. من یەک تیکە خاتراتە عەلەمەم دانیاگە کە بەحسەکە لە هاوکاریە نەقشبەندیە لە تەرۆرە تەیمورە بەختیارە. بەحسەکە لە دیداریان تەکە شێخ عوسمانە سەراجدینیە. ئەمە ئەگەر ئەم کەسایەتیە لە قاڵب ڕەهبەرە ملی خۆی نەنوێنی جێگەی نەقدە ئێمەش نییە. کارە ئێمەش نە نەقدە دینە، نە نەقدە تەریقەتە، نەبێژین کاورا چ کارە بووکە. بەڵام تۆ وەختی واقعیەتێکی ئاوا ئێژیت، مەسەڵەن قەومێکی پێی بەرەخوات، اشتباكا كبي براخوات چون او فورا چێتە کانتەکستە بەحسە ملیە کوردی و دەینیە ئاغای نەقشبەندی نییە ڕەهبەرە ملیە مەردەمە کورد نییە بۆ کوردیەتیش هیچێکی پێ نییە بەڵام من قبولمە کە لە نەزەرە فرە کەسێک و دارایە مەقام شامخە شەیخیەت و سەرسلسلەیە تەریقەت بوونە و پەیڕەوانی هەست لە لوبنان و لە ئوردن و تەواوی دنیای ئیسلام. بس لطفاً ام قضايات تفكيك بكن تكي يكتريا اگر كسيك بصورة ملي مسألة كردية كردبون بوي مهمنية حاوكاري تكشايش بوي مهمنية بو بقرافت خارشي بيكات بالاخرة كم نية كسي بتواني بشيت الدربار الشا يا مقامي كيس كتواني بشيت الدربار الشا بو بقي مردم ناتواني بشن لذا ام مسائلانا قاتي مكان ويارانا باپرينش بزانن ئێمە بۆ هەر کەسێک لەم کوردەوارە دەست ئەوین کەسێکە کە مدعیە ئیدعا ئەکات کە ڕەهبەرە مەردمە کورد بووکە. دەنا ئێمە کارمان بە بەقیە نییە، چ کارێکمانت بە بەقیە. هەر کەسێک کە گەرەکێسی قەبارەیە لە سەرۆکەکەی خۆی و لە هەرچی دوکانە ئەمە ئێراعە بدات نا ئێشێ بەری پێ بگری و نەهێڵی ئەم کارە بکە. من وەختی بەحسی ئاغای موفتیزادەم کردوتم باوکە ئاغای موفتیزادە ساواکی بووکە. ئەو عالەم و ئادەمەزانێ کە باوکە ئاغای موفتیزادە ساواکی بووگە، مەقامە دەوڵەتی هەبووگە، مامۆی قازی القوزات بووگە، حاکمە شەرع بووگە لە شارە سنە. و ئەمانەتە کە حکامە کشوەرایە کە بووگن مامۆکانی لە ئیستانبول بووگن، لە لوبنان بووگن، تەکو حکامە هاوکاریان کردگە و بێ وجودە حکام ئیمکانی نەبوو ئەمانە بتوانن تەکچێیان بوێت، منبەریان بوێ، مزگەوتیان بێ وە بەڵێ تەکو حکوومەتە هاوکاریان کردگە و لە ڕاستای سیاسەتەکان حکوومەتە کاریان کردگە. ئەمە خۆیتر قابلە کتمان نیە، ئەمەیتر درۆی مەحزە تۆبی لەگەڵ شارڵاتانیە مەحز بکەی و درۆ بکەی. دانێکی تری کاکە ئەحمەوی هەر لەوانەی کە لیستە پوڵدانی دانیانە نووساگەسی ئێوە نەقدتان نەکردە جمێنتانداکە. ئاغا ئەو خاتراتە ئێوە تعریفی ئەکەنۆ، ڕەفتارەکانتان تعریف ئەکەنۆ، ئێمە بەحسیەکەین جمێنە، یعنی خاتراتەکان ئەوەنە زەنەندەس وەختی ئێمە دەسی تێئەخەین دەرئەکەوێ جمێنە. با من شتێکە پێبێژم ئاغایانە مەکتەبە قورئان بەمە پاسۆخ بدەن. ئایا سدیقە کەمانگەر لەو جەلەسە جمێنی بە ئەحمەی موفتیزاد داگە یانەی داگە؟ جوابانۆ ئەمە بۆ ئێمە حەجێکمان بۆ مهم نییە، بۆمان مهم نییە کێ خائینە، کێ تەکە خومینی بوو، کێ لەبەیکی بە خومینی وت، کێ پێشمەرگەی موسڵمانی دروستکردنا. ئێمە ئالەگرا کارمان هەست بە شەخسیەت‌های کاریزماتیکە ملەت و کورد کارمان هەست. دکتۆر خەلیقی شاهدە زێنەگە ئەو داستانەسە تۆجۆکەن کەسێک ئەتوانێت دکتۆر خەلیقی بخاتە درۆوە کە شاهدە زێنەگە ئەو داستانە و ئەو جەلەساتەوێتە. ئەم برادرانە مەکتەب قورئانە فیلمێکیان هەنات بۆ من لە ئاغای مڵڵا محەممەدە ئیمامی. مڵڵا محەممەدە ئیمامی ئێژێت کە لەو تیکە کە دکتۆر خەلیقی ئێژێت
ئێمە شەوەکە لە ماڵە داداشیە کە جەمبووین داداشپورە کە جەمبووین 10 مادەکەمان نووسا ئاغای ئەحمەدی موفتیزادە کاکە ئەحمەدە موفتیزادە حازر نەبوو ئیمزایکە من و سەلاح موحتەدی چوین بە زۆر ئیمزامان پێی کرد مۆڵا محەممەدە ئیمامی ئێژێت کاکە ئەحمەدە موفتیزا بۆ 2 دەوڵەت شانی خەم نەکرد نێم لەو قەناعەتەکە ئەو دووە توانیوێتیان بە زۆر ئیمزای پێ بکەن ئەگەر خۆی مەیلی لەسەری نەبوو بێ پس لەگرا قدرەت و ئیقتدار و شەخصیەت محکەم و مەردانەیە کاکە ئەحمەد گەلێکی نیشان بە ئینسانێکی بە ئۆتۆریتە بە قدرەت و کەسێ ناتوانێت شتێکی پێ تەحمیل کا کەسێ ناتوانێت نزیکە ساحەتی بوێتەوە ئێستەیەش ئێمانە مشەخەسی بکەن سەدیقە کەمانگەر لەو جەلەسە جمێنی بە کاک ئەحمەد داگە یان نەیداگە ڕەفسنجانی تەشەکوری لە کاک ئەحمەد کردگە بابەتە ئەمەی کە واکنشی نیشان داگە نیشان نەداگە بە سەدیقە کەمانگەر یانە ئەمە سوالە ئەووەڵە و ئیشێ حتمما جواوی بانەوە چون هیچ حاشیەیەکی تر ناچین سەری زلە و ئەو زعفرە خاسە و فرە قەشەنگ بوو ئەمانە ناخوات مشەخەسەن لەم تیکە ئەمە جواوبانەوە شاهدە زندەتان ماگە دکتۆر خسرەویتان ماگە چێتان ماگە بچن بە سوورەتە تەسویر سەوت و تەسویر ئەم ئاغا بێرن و تەمامە گفتەهای خەلیقی بخاتە درۆوە چون ئەگەر کاک ئەحمەدی موفتیزا سەدیقە کەمانگەر جمێنی پێداوێت و سکوتی کردوێت تحلیلەکەی ئێمە دەرمەوردی دروسە وحیجی نەوتوێت ئەو جار قسەکەی محەممەدە ئیمامی شەخاتە درۆوە کە نە کاک ئەحمەد نە شەهامەتی بووگە نە شوجاعەتی بووگە نە دوو دەوڵەتی بە چۆک هاوەرگە و سەدیقی کەمانگە لە جەلسەیەکە دەیان جمێنی پێداوە جۆرات ناکە جوای بات ئەمە سوالەوە من هاتم لە گفتەهای خۆیان بە عنوانێکی ئەوەڵەن کابران وساگیسی معلوم نییە ئەوە چیتان وابێ براکەم ئێوە 40 ساڵە مەوجودن ئیدعاکەن ئەمە من نایژنی مصاحبەکانی مەوجودە ئاغای سعدی قوڕیشی کە ئاغای فوادە ڕۆحانی ئێژی ڕقەتە قەلبی و ڕابطەی عاتفی تەکە ئاغای سعدی قوڕیشیە فرە نزیک و بۆیە بوو گەسوە جێگەری ئەمە عینە قسەی خۆی سیتر وانە خۆ من تحریفی ناکەم ئەگەر فکرەکەن تحریفە بنووسن تحریفە تا من عینە قسەکانە سعدی قوڕیشی لە مصاحبەیە تەکە نارتیوە و ئاغای فوادە ڕۆحانی تان بۆ دابنیم ئەمە ئیتر خۆ قسەی من نییە قسەی خۆتانە خۆتان ئێژن و ئاغای سعدی قوڕیشی ئێژێت کە لە زندانە ئاغایە ئەحمەدی موفتیزا خەوە وێنێت کە پێغەمبەر قورعانی پێفێرەکە بار دووەم خەوە وێنێت 2 نەفەر لە شمالە شەرقۆتین داوای تەفسیر 2 سوورەی لێکن کاک ئەحمەد لەو ببعد وتی قورعان بۆم زێنگ بوو ئەمە قسەی خۆتان مەگە نییە ئەمە قسەی ئێوەس وانە ئەمە کوێی دوژمێنە ئەمە کەی قسەکردنە بە کابرا سوالە من ئەمەسە ئەم قسەی ئێوە ئەیکەن یعنی کاک ئەحمەد پێغەمبەرە خاس خواس قورعان وحی پێدات ئیلهامی پێکات دێمە وازح بێژن وازح بێژنی بعد ئێوە چی ئەکەن ئەزانی ڕاپەڕین چیەکە تا من گزارشە پێ بەم ڕاپەڕین چیەکە ڕاپەڕین لە بەرامبەرە ڕەوایاتێک کە نظام سوڵتە بۆ ئەم کوردەواریە کرد 4 ڕەوایەت ڕەوایەتی لیبرالیزم و بازار ئازاد ڕەوایەتە مارکسیزم و کۆمونیزم ڕەوایەتە ئیسلام و ڕەوایەتە ئێرانیەت و ئاریایەت ئێمە چۆن ئەتوانین تەکە دەوڵەتە ئێرانی و نظامە سوڵتەی جیهانیا دەرکەوین بە ئیبتاڵە ڕەوایەتەکانیان داستانەکانیان و هاوردنە بەرەوەی داستانە خۆمان
بەم جۆرە ئێمە ئەتوانین لە مقابڵە نظامە سوڵتەی جەهانی و دەوڵەتە ئێرانیا بوێسین. تۆ فکرەکەی بووی تۆ سێکت و فرقە فعالیەتە ماڵی اقتصادی بکەی، پوڵ لە مردم جەمکەی بچیتە تەفریح لە بینە میێوانی های شەوانە خەرجی بکەی و ژن و جوخوازی بکەن و ئەمانە بەمن ڕزگار ئەوێ ملەتە کورد دەوڵەتە ئێرانی ئەشکێنی بچۆ ئاغەیە بچۆ بزانم تا کوێچی ئەی خەی بێڕەوایەت. من لە ئێوە سوعالەکەم کامەسە ئەندیشەکانە کاکە ئەحمەد؟ ئەندیشە براکەم ئەوەی کە بە پرسیار دەست پێیەکە و تەلاشە ئێوە لە جوابدانەوەی ئەم پرسیارە. کاکە ئەحمەد مفەسەرە قورئان بوو، کاکە ئەحمەد تەفسیرە خاسە خۆی بوو لە قورئان. دێ منیش ئەتوانم تەفسیرە خاسە خۆم بوێ لە قورئان. دێ ئەمە منە کاتە کاکە پەیمان، دێ کاکە نەقیش تەفسیرە خاسە خۆی هەست لە قورئان. یعنی چۆن؟ یعنی یە شاخەیەکی تری داگە لە ئیسلام، یە فەحمێکی عەجیب لە ئیسلام تێرەیە دەی بەقەی بەردەوەی تاوێنی تۆ دەیەگەر واسە بێنی با ئەمیش بیوێنین باسی کەن با مردمیش بفەحمێت. ئەندیشەی هاوڕگە کاوراژە علمیتیانێ دێ تۆ علم دواتیە ئاغەیجان تۆ بێی بە من بێژە علم چییە؟ من سوعال لە تۆەکەم مەکتەبە قورئان کامە پرسیاری تەرح کردگە تا ئیستا بێژە ئەم پرسیارانەی تەرح کردگە و سعی کردگە جواب ئەم پرسیارانە باتۆ. تماشا ئاغەیان تۆ ئەگەر بێژی ئاغای ئەحمەدی موفتیزادە ڕۆحانیەکی مەقام بەرز بوو، متفەکر دینی بوو، من مشکلەکەم تەکیان نییە. هەروە کە بێژی مەڵام محەممەدی ڕەبیعی عالەمێکی ڕەبانی بوو، من مشکلەکەم تەکیان نییە. هەروە کەوتم تۆ ئێژی شێخ عوسمانە سەراجدینی گەورە و سەرسلسلەیە تەریقەتە بەبەخشی نەقشبەندی ئینسانێکی گەورە بوو، منی جێژم ئینسانێکی گەورە بوو. ئێژن مقدس وێژم لە نەزەرە پەیڕەوانی و مقدس بوو، ئێژن پەیڕەوانی بوو لە تەواوە دنیای ئیسلامە، من جێژم بووی. بەڵام شێخ عوسمانە نەقشبەندی ڕەهبەرە میلیە ملەتە کورد نەبووگە و نابێت و حەجێکیشی بۆ کورد نەبووگە و یەک پرسیاریشی دروست نەکردگە و کاریشی ئەمە نەبووگە و خۆیشی بەمە پێناسە نەکردگە. وەختی خۆی بەمانە پێناسە نەکردگە ئەو جارتە کە شا هاوکاری کردووە هاوکاری نەکردوێت ناچێتە هیچ وەزن و کاسەیەکەوە بۆ پەیڕەوانە شێخ ئەمە ناخوات، مەقامە ڕۆحانی شێخ ئەخوات، تەکچیەکەی ئەخوات. بۆ منیش هیچ مهم نییە تۆ کاکە ئەحمەد بە پێغەمبەر ئەزانی، بە ئیمامە زەمان ئەزانی، بە مەسیحی ئەزانی، بە شخصێکی پاک و پاڵۆفتە و گەورەی ئەزانی، وەلی وەختی تێریتیە قاڵەبە منجیە ملەتە کورد بێ ئەوەی دەرمەوردە کورد دوو سوعالی تەرا کردوێت. ئەخ من قبولی ناکەم براکەم، نە من قبولی ناکەم، هیچ ئینسانی قبولی ناکە. شعری وتکە من احترامم هەست بۆ شاعری، من احترامم هەست بۆ خەلاقیەت، بەڵام ئەم شێعرە ئاخر ئێشەی لە دڵیە تەفەککورێکی ئینتقادی بێتە دەرەوە، لە دڵیە پرسیار بێتە دەرەوە. ئەخدەی مەوجود نییە عەزیزم براکەم. کاورایەکی تر شکاتی کردو کە تۆ بۆ ئێژی داهاتی. ئاغەجان من دووبارە تۆزیحت بۆ ئەدەم. دەهات جوغرافیانی عەزیزم بفەهمە، ئەی بە تۆ وایتە ئوروپا ئەچی ئیشە ڕەش ئەکەی نافەهمی منزورە من لە داهاتی چێ لە حازە فەلسەفی و داهاتی مستەڵەحێکە بە کەسێک ئێژن کە جامعەیە ئاماریە دەوروبەری 20 نەفەرە 30 نەفەرە. شناختە ئەم ئینسانە لە جامعەیە ئینسانی بەرئەساسە کاراکترهای ئەم 30 نەفەرەسە. تۆجوەکەی لذا ڕەوابط ارتباطات واکنش و عکسالعملهایی که لەم بین ئەم 30 نەفەرە بووگێسی تێرێتیە ناوی مەجموعەیەکی عەزیمتری ئینسانی.
دي ئەم ڕەوابەتە قەتیسە ئبتدائیە لە بینی مشتێ ئینسانە ئبتدائی ناتوانێت جواو بات و لە ناوی محیتیشی گەورەتر بە ئینسانهایەکی پیچیدەترە. هەر بۆ خاترەوەی کاچی عەزیزم کە بە دێهاتی بوون فرە پێت بەری خواردوو من منزورم ئەسڵەن جوغرافیانیە. تەماشاکە تا قەرن هەژدەیش لەم ئوروپا شعر مەتنە فاخر بوو. تۆ ئەوێنی مەسەلەن ئەکسەرە متونە فاخر ئوروپا بە شعر بێژدیاگەن، بەڵام بەرەبەرە کە شەرایط تەغییرەکە شارەکان دروست ئەوەن، تەراکۆمهای جەمعیەتی دروست ئەوەن، تۆ لەگەڵ پەدیدەیەکا ڕوبەڕوویت بە ناو ڕۆمان. مەسەڵەن تۆ ڕۆمانت جەنگ و سۆڵحت تۆڵستۆی 250-260 کاراکتەرە مختلفی واتیە. یا تۆ ڕۆمانەکانە داسایفسکی خوێنی تۆ دەگیان کاراکتەر جۆرا و جۆر لە ئینسانە جۆرا و جۆرێک کە لە مەوقیەتهای مختلفە ڕوانگەکانیان، نیازەکانیان، نەقشەکان کە ئەیکێشن فەرقەکە. لەذا خوێندنەوەی ڕۆمان بە تۆ یارمەتی ئەدات کە عەقڵت تەوسعە پەیا بکە، بتوانی ڕەفتارە دیگەران بخوێنی تۆ. تەوەجۆکەی ئاغایان خۆ قەرار نییە من ئەمانە هەرڕۆژ تەوزیح بدەم بۆ کەسێک وا ناگاتە بگارێ شەواڵەکانیەکەنی. تۆ هەنووز پرسیار بەلا تۆ دروست ناوێت، نافەهمی تێی هەروە تێ ئەقوڵتی فکرەکەی ئەوەی کە مەسەڵەن تۆیان تەحقیر کردە ساڵها بە داهاتی منزورە من ئەوەسە نا. من ئەوڵەن مخاتەبیشم تۆ نیەی، مخاتەبم ئەوانەسە کە خۆیان بە تەبەقەی خەواس ئەزانن، نوخبە و ئێلیت ئەزانن، نە کەسێکی تر. تۆ وەختی ئیدعا ئەکەی ڕەحبەری ملەتێکیت، ئیشی لە قەبارەی ڕەحبەریەتە ئەم ملەتا بوویت. بعد ئاغای گیان ئاغایە فوادە ڕۆحانی مجریە نارتی لێ پرسێ تۆ بۆ لە حەسەنە ئەمینی خۆشت نایێت بۆ مەکتەب قورئانی نییە ژە لەبەر خاتری و فەعالیت سیاسی ئەکات، ڕیش دائەنێت. هیچ کام لە تەوسیەهای کاکە ئەحمەدە موفتیزادە عەمەڵ پێ ناکات. ئینسانێکی دواکەوتگە و لە 700 ساڵە پێشەوە سەیرەکات، تەواو دنیا بە کافرەزانی. ئەمە قسەکانە کاک فوادە ڕۆحانی نیاغەگیان. دەی زندگیە کاک ئەحمەدە موفتیزادە کۆلەن زندگیە سیاسیە. تۆ مەگە خۆ دەمە نایژی. ئەحمەدە موفتیزادە ساواکگرتیەسی بە بەهانەی دموکراتی لە وەخت زندانە خەو ئەوێنێت، مەبعوس ئەوێ زوهور ئەکا، تێت لە ناو شارە سنە تەرویج ئەکا، پەیڕەوان پێیا ئەکا، تۆ وایژی. بعد ئەچێت ئەوێت بە نەمایندەی مەردەمە کورد پێشمەرگەی موسڵمان دروستەکە، لە مزاکرات شرکەتەکە، سەرشکستە ئەوێ کۆچەکاتە کرماشان، لە کرماشان دیسانەوە شۆرای شەمس لە تارانەوە دروست ئەکەن، بۆ بعد ئەیگرنەیکەنە زندان و بعد لە زندان تەشریف تێنێت و فۆتەکە. مەگە تۆ ئەمە نایژی. دێ محەممەدە ئەمینی سەلەف ساڵح ئاغایە ئەحمەدە موفتیزاز نەتۆ. گەرچێ محەممەدە ئەمینی ئیتر کاری مستەقیمەن بە سوورەتە ئاشکارە هاوکاریکردنە لەگەڵ حفاظەتە ئیطلاعاتە سپاس و تاییدکردنە جمهوری ئیسلامیە. بەڵام ئێوەش کارە سیاسیەکەن. منزورە چییە؟ منزور دەوەسە ناچێت پەلامارە جێگەی خامنەیی بە متەبعەتەن نێ لە تەوانیە. بەڵام تۆ هەر عەمەڵێ لە ناوی جامعەیەکا بکەی ڕەفتارە سیاسیە، سکوت بکەی ڕەفتارە سیاسیە، ئێعتراز بکەی ڕەفتارە سیاسیە، تەئیدە حاکمیەت بکەی ڕەفتارە سیاسیە. ئەمە کشتی ڕەفتارە سیاسی تۆ ئەیکەی لە ژێری دەستی ئەمانە تۆ جەریان و سەکت و فەرقەیەکە دانیاگە و خەریکی کارەکەی، فەعالیەتە شەدیدە اقتصادیشەکەی.
سەرفەن ماڵی تربیەتی تۆ کێ تربیەتەکەی کاوراتێەوە ئێمە ئێژێت ئێوە بەحسە داسایفسکیەکەن لە کتێوخانەکانە مەوجودە نابە تۆ خەیرە بێئینسافی ئێمە بەحسە داسایفسکی ناکەین لە کتێوخانەکانە مەوجودە ئێمە مەتنە ئینقلابی خۆمان تێرین بەگرتنە متونە دیگەران تەسویرسازی بۆ ئەەکەین یعنی تۆ ئەم کارتە نەکردگە کردێتە چه شکڵیە ئێوە کردێکتانە ئێمە فەلسفەی کوردی خۆمانمان دروست کردگە ڕەوایەتە کوردی خۆشمان هەست ئاغا گیانەوە چووگن لەسەر مەتن دیگەران وێسیاگن لەسەر قورعان وێسیاگی و پەیڕەوانەکەی لەسەر دینە محەممەد وێسیاگی لەسەر زەحمەتە مزگەوتەکان و نزوراتە مردم و 1400 ساڵ دەستگای ڕۆحانیەت وێسیاگی تۆ شاحکارە خۆ نەکردگە کوردیەت ئێمە هاوردگمانە لە سکراچۆ دەستمان پێکردگە لە نقطەی سەفرۆ دەستمان پێکردگە خۆشمانەوەس کەسۆ مەتنە هیچ کەسۆ نە مارکسیستین لە لێنینیستین نە سەرمایهدارین کوردین وەسایمان کردگە کورد پێناسەی کوردیەتە خۆمان بکەین و لە تەواوە متونی دنیاش استفادەمان کردگە کە بێژین دنیای غەرب چۆن کارەکە سوالە ئەوڵمان تەرە کردگە ئەرێ کورد بوو لە تەرەفە دنیا ئیگنۆر بووگە بێمەحەل کریاگە سوالە دووەم ئێمە بۆ کوردین سوالە سێوەم کورد کێس وەختی تۆ ئەم سێ سوالتە تەرە کرد سوالە چوارۆم بووتەکە کورد دوژمنن سوالە پەنجۆم دوژمنانە کورد کێن مەسوالە وبعد تۆ ئەگەینی بەم جیهانە کوردیە نێمە لە فاوستە گۆتەوە دەسی بۆ ئەوەین حتا داسەوێفکی حتا مارکز حتا مارسل پرۆست حتا کامەوە کارمان هەست پێی بعد ئێمە تێین داستانە خۆتان بۆ خۆتان تەوزی حەدەین و خۆتان حاڵتان وەیەکە خوا چییە تا زمانێک کە ئێمە دەستمان بۆ نەوردوو نەتانەفەهمی چه میزان سەخیفە کارەکە چه میزان نەزۆکە کارەکە کاکیجان تۆ ئیدعایە گەورەیەکەکەی تۆ ئیدعاکەی کە ئەم ئاغا کە تۆ نیشتیتە جێگەی و میراس خاریتی ڕەهبەرە ملەتە کوردوگە کاکە تۆ بێژ ئەم ئاغا پێغەمبەر و گەخوات نجات بە ئیتر لە ڕەهبەرە ئومەتە کوردی دەرتێت ئەو جارێشی بڕۆن ئەو کەسانەی کە پێغەمبەر ناسن لەسەر مەقامە پێغەمبەرایەتی ئەم ئاغا قسە بکەن کاری بە ئێمە چییە حەزیە کرد خوا لە ڕۆژێکە 10,000 پێغەمبەر مەبعوسە بوو لە کوردستان دووکانە ئێمە تعتیل ناکە ئێمە کارمان کارە مبارزاتیە کارە مبارزاتیە کوردیە و کارمان هەست بە تەمام ئەرکانە جامعەمانە لەگەڵە هیچ کەسێکیش لە جامعەی خۆمانە ئەگەر خائین نەوێ بە وجودە خۆی دوژمناتیمان نییە پێکهاتەکانە تەمامە جامعەی خۆشمانمان قبوڵە و بە ڕەسمیەتیان نەناسین بەڵام وەختێ تێتە وادیە ئیدعاوە تۆ ئیدعاکەی ڕەهبەرە سیاسیت ڕەهبەرە ملیە ملەتێکی وجا قەبارە داشکێنین ئەتخەینە سەر جێگەی خوات چون نێتەوە قەبارە بۆیە ئشتباه یارانە ڕاپەڕین تێنەگەن دەستمان بۆ فڵانە تەریقەت برد ئێمە کارمان بە ئیسلام و نەقدە ئیسلام و نەقدە مەسیحیەت کارمان بە یارستان وەمانە نییە بە مەحزێک کە بێت و ئەبزارێک و ئیدعایە لە پشتی تەرح بکرێ بۆ نابوودی ملەت و کوردی منە بەرامبەر یاوێسین پس ئەوانەی کە پەیڕەوانە ئەم جەریاناتەنە بزانن هەمسوو و هەماهەنگ تەکە حاکمیەتە کار مەکەن مەیکەن چون لەسەرتان نەکەفێ چون بۆ ئاعتبارە خۆتان خراوە مثالمدا هەرەوە ئاغا کجمێنی بە ئێمە داگە لە کامنتەکانە کاکە ئەحمەیی لافیتەکەی دانیاگەوا پوڵ بخەنە حساومان منیش سوالم کرد کاکە خەڵک بۆ پوڵ بخاتە حساوە تۆ کێی سازمان خەیریەی بۆچی ئێشە مەردمە ئێتمات بکات بێت پوڵە خۆی بداوە تۆ بچی بەناوە کاکە ئەحمەد و مەکتەبە قورئان بکەیتە گیرفانی خەڵکیەوە کە لایکەی بۆچی ئێشە ئێتمادە پێ بکەن ئەم سەداقەتە لەکوێ ئێوە تێتە دەرەوە ئەم عەمەڵە کەی لە ئێوە تێتە دەرەوە کەی ساتە ئاوێ لە تۆ ئینسان ئێشە وەڵدەفە خۆی متەحەول بێت
ئێمە ژێژی متحول بێشی عمەڵکەی ئاغایانە کاکە ئەحمەدی عمەڵکەن دەی ئیمان لە جنسە عمەڵە بیکەن چێکەنە ڕۆن کارگەریەکەن پول دەتێرن چۆن ئەی چۆن محەممەد عمەڵی کرد محەممەد عمەڵی کرد وتی من بەرحەقم ما بەقی گشتی باتڵە تهدیدیان کرد بیکوژن مێسیە سروەتی لە دەستە سروەتی ژنی لە دەستە پەیرەوانی زەجیان کێشا شکنجەیان کێژا کوژیان هیجرەتیان کرد شەڕیان کرد ئێوە بۆ سکوتتان کرد بە سەر تاخس کەس خوارد هەر پول دەرتێرن ئەمە عمەڵتانە ئیمانە ئێوە دەراوەدنە پوڵە بوو پێتان بەرەخوا ئینساف شتێک قەشەنگێکە یعنی تۆ ئەگەر پەیڕۆ دینە جەدیدێکی کاکە ئەحمەد پێغەمەرتە حەداقە تۆزی ئینسافە بوێت تۆزی وجدانە بێ لە خۆت سوالکە تۆ هاتکیژی ئێمە ڕەهبەرە ملەتە کوردوگە لێو دا من ئەبیسم سدیقە کەمانگەر ئەیداتە بەرە جمین وەم ئاغا جورئەتی نییە هەڵسێتەوە باتە ناو دەمە سدیقە کەمانگەر ئەمە چۆن ڕەهبەرێکە ئەمە چۆن ئیقتیدارێکە ماغا هەسی شەڕە گەڕەکە ناوە کوچە و خیابانە ئەخە براکەم براکەم هەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە بە کوردیژن پس تۆ لەم ئیدعای قەبارەی گەوری ڕەهبەرە ملەتە کوردە داوەزە بێرە خوارەوە نییە لەو حەدە پس من هەم مەتنەکانە ئێوەم دروست خوێندگەسەوە دەقیق خوێندگەسەوە هەم اتفاقەتەکە ئێوە ڕەوایەتێ ترتان هەست لەم اتفاقەتە بڕۆن ڕەوایەتەکە بێنن مشەخەسەن مشەخەسیکەن من کارم بەوە نییە کە ئێوە فیتوفاتتان کردگە فیتوفاتتان نەکردگە تەکە دەوڵەتە ئێرانیا ڕێکەوتگن پێشمەرگە موسڵمانتان بووگەیانە من گەرەک منشانی بەم قەوارەی ئەمانەی کە پێیانێژن ڕەهبەر لە قەوارەی کاورایەکی دوکانداری بازاڕی خێلەکەم تروگە خیلی تۆسع نەیافتگ وەک پەروەرش نەیافتگوگن وە سەحەتە قسەکانی مەدەرەخە تحلیلمان کردگە ڕەفتارەکانیان هەڵس و کەوتیان تحلیلمان کردگەوە مشەخەسە لەذا هەر کەس لەم ڕاستا قسەیەکی هەست دیبەیتەکەی ئێمە مشەخەسە لەسەرچی قسەمان کردگە بەرئەساسە خاتراتە ئینسانێکی زێنک کە مەوجود بووگە لە شەرایطێکی تاریخیە ئسرارێکیشمان نییە ڕاستەکە ئەو تاریخە تعریفەکە ئێمە دەوێنەوەگین ئیستە مەکتەبە قورئان بێت بێژێت ئەحمەدی موفتیزا تەوەسوتە سدیقە کەمانگەر نەدریاگە سەبەرجمین نەدریاگە سەبەرجمین حەملەی پێ نەکردیاگە لە حوزورە تاڵەقانی و بەهشتیا کە سکوت بکە لە حوزورە ڕەفسنجانیا کە سکوت بکە و تاڵەقانی سدیقە کەمانگەر ساکت کا بێژێ پسەرم من پیرە مەردم دەنگە بەرزەوە مەکەرەوە پسەرم تۆجۆکەن پس ئەم تەوزیحاتە ئەزافە واجب بوو کە ئێمە دامانە ما بەقی حەواشیە بۆ خۆتان من مەتنێک لە ئێوە ناوێنم واقعاً ئەگەر هەستان ڕوویکەن ئیدعای کوردایەتیەکەن مەتنەکەتان شعرم بۆ مێرن ئەی نیشتمان باڵا و قەشەنگە و فرە بەرزە کێوەکانت و دڵم هابەلات و ڕەپەڕەپی دڵم تێت شعر مێرن بۆ من کاکەگیان تەلاشە ئێوە لە شناساندن دنیای کوردی بۆ ئێمە بکەن فەلسەفەی زندگی ئێمە بۆ کوردین بۆ پێمانێژن کورد خشتەکمان درێژە پژوێنەکەی پشتمان فرە گەورەس بۆ کوردین لایەوە خۆش